بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خودای پەروەردگارتان لەسەر بێت. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمانگێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی لەو بەندانەی کە سەرفرازن لە دنیا و لە قیامەتدا. خۆشحاڵم کە لە بەرنامەی سەرفرازان جارێکی دیکە پێتان دەگەمەوە. خوای پەروەردگار لێمان وەرگرێت و بیکاتە توێشوو قیامەتمان و ببێتە مایەی بەرچاوڕوونی زیاتری هەموو لایەکمان و ئێمەش یەکێک بین لەو کەسانەی کە سەرفراز دەبن و چاو لە ڕێگا و لە سیفەتی کەسانی سەرفرازکەین بۆ ئەوەی کە سەرفراز بین. بەڵێ یەکێکی دیکە لەو کەسانەی کە سەرفرازن ئەو کەسانن کە ڕاستگۆن و کە ڕاستن لە ژیانیاندا، ڕاستن و ڕاستگۆن و هەروەها لەگەڵ ڕاستاندان. ڕاستی بریتیە لەوەی کە ئینسان لە ژیانیدا ڕاست بێت و قسەکانی ڕاست بێت، هەڵوێستەکانی ڕاست بێت، لە کار و کردەوەکانیدا ئینسانێکی ڕاست بێت، لەگەڵ خوای پەروەردگار ئینسانێکی ڕاست بێت و لەگەڵ خەڵکیشدا ئینسانێکی ڕاست بێت و لەگەڵ خۆشیدا ئینسانێکی ڕاست بێت. ئەوانە پێیان دەڵێن سەدیقین، ئەو کەسانەی کە ڕاستن و کە ڕاستگۆن، ئەو کەسانە سەرفرازن لە دنیا و لە قیامەتدا. بۆچی؟ چونکە خوای گەورە دەفەرمێت: قال الله هذا يوم ينفع الصادقين صدقهم. لروجي قيامتي دا دەگوترێت، خوای گەورە دەفەرمێت ئەو ڕۆژەیە کە ئەوانەی کە ڕاست بوون، ئەوانەی کە ڕاستگۆ بوون، ئەو ڕاستیەی کە لەسەری بوون، ئەو ڕاستیە سوودیان پێدەگەیەنێت و ئەو ڕۆدەفریایان دێت، کەواتە ئەوانە سەرفراز دەبن. ئەنجا پاداشتەکەیان باز دەکات. ئەوانە چیان بۆ هەیە؟ لەهم جەنات تەجری من تحتها الأنهار خالدین فيها أبدا. بەهەشتێک، ناز و نیعمەتێک، باخچە و بەهەشتێک کە ڕووبار بەژێر کۆشکەکانیدا دەڕوات، ئینسان بە هەتایی لەو بەهەشتەدا دەمێنێتەوە. ئەنجا رضي الله عنهم ورضوا عنه. ئەو ناز و نیعمەتە، ئەو گەورەیە، ئەوانە لە ڕۆژی قیامەتێدا خوای گەورە لێیان ڕازیە، ئەوانیش لە خوای پەروەردگاری خۆیان ڕازین. ذلك الفوز العظیم. خوا دەفەرمێت بەڕاستی ئەوە بردنەوە و سەرفرازیەکی زۆر گەورەیە. کەواتە ئەو کەسانەی کە ڕاستن سەرفرازن، چونکە ئەو ڕاستیە لە ڕۆژی قیامەتێدا لە فریان دێت و لە ڕۆژی قیامەتێدا سوودی لێ دەبینن و پاداشتەکەی دەبیننەوە. پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا: عەلەیکم بالصدق. ئامۆژگاریتان دەکەم بە ڕاستی و هەروەها بە ڕاستگۆیی. بۆچی؟ چونکە فإن الصدق يهدي إلى البر. چونکە ڕاستی و ڕاستگۆیی ئینسان بەرەو چاکە ڕێنمونی دەکات. ئەنجا وإن البر يهدي إلى الجنة. بەڵێ چاکەش ئینسان بەرەو بەهەشت ڕێنمونی دەکات و بەرەو بەهەشتی دەبات. کەواتە ئەو کەسانەی کە ڕاستن، ئەو کەسانەی کە ڕاستگۆن، پاداشتیان ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتێدا کەسانێکی سەرفرازن. ئەنجا ڕاستی و ڕاستگۆیی لە ڕەوشتی پێغەمبەرانە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. خوای گەورە کە بۆمان باسی پێغەمبەران دەکات دەفەرمێ: وەذکر فی الکتاب ئیبراهیم. لە قورئانە باسی کێ بکە؟ باسی ئیبراهیم پێغەمبەر کە سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت. إنه كان صديقا نبيا. ئەو پێغەمبەری خوای گەورە بوو و پێغەمبەرێکی ڕاستگۆ بوو و پێغەمبەرێکی ڕاست بوو، واتە سیفەتی ئەوە بوو کە ڕاست و ڕاستگۆ بووە. ئەنجا خوای پەروەردگار کاتێک کە بۆمان باسی ئیسماعیل پێغەمبەر دەکات دەفەرمێت: وەذکر فی الکتاب ئیسماعیل. باسی ئیسماعیل پێغەمبەر بکە سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت. إنه كان صادق الوعد وكان رسولا نبيا. بەڵێ پێغەمبەری خوای پەروەردگار بووە. ئەنجا خوای گەورە وەسفی دەکات بە چی؟ بە صادق الوعد، بە ڕاستی لە باڵێندا. ئینسانی کە ڕاست بووە لە باڵێندا و لە قسەکانیدا. ئەوە سیفەتی پێغەمبەرانە. قالت امرأة العزيز الآن حصحص الحق أنا راودته عن نفسه وإنه لمن الصادقين.
خوای پەروەردگار کە باسی یوسف پێغەمبەرمان بۆ دەکات ئەو ئافرەتەی کە ویستی تووشی خراپەی بکات کاتێک کە دان دێنێ بەوەی کە ئەو ویستی یوسف پێغەمبەر تووشی خراپە بکات بۆ خۆی دان بەوە دادەنێت وإنه لمن الصادقين بەڕاستی ئەو لە کەسانی ڕاستگۆ بوو و ئینسانێکی ڕاست بوو ئەو نەیویست خراپە بکات بەڵام ئافرەتەکە ویستی فێڵی لێ بکات و ویستی تووشی خراپەی بکات کەواتەها پێغەمبەران سیفەتیان وا بووە کە ڕاست بوون و هەروەها ڕاستگۆ بوون و لەسەر ڕێگا و ڕێبازێکی ڕاست بوون. بەڵێ ڕاستی ئینسان بەرەو بەهەش دەبات هەر کەسێک لە ژیانیدا ڕاست بێت و ڕاستگۆ بێت لەگەڵ خوای پەروەردگاردا ڕاست کات خوای پەروەردگاریش ڕاستی بۆ دێنێت و خوای گەورەش بە ئەوەی بە ئەندازەی ئەوەی کە ڕاستە نەتیجە و بەرهەمی ڕاستیەکەی وەردەگرێتەوە. لە فەرمایشتێکدا شەدادی کوڕی هادی بۆمان دەگەڕێتەوە کە دەفەرمێ پیاوێکی ئەعرابی دێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیمان بە پێغەمبەر دێنێت و شوێن پێغەمبەر دەکەوێ و لەگەڵ پێغەمبەر و هاوڵاندا کۆچ دەکات. دوایی کاتێک کە جەنگێک دێتە پێشەوە لەو جەنگەیەدا کە چەند دەستکەوتێکیان دەست دەکەوێت بەشێکیش لە دەستکەوتەکە بۆ ئەو پیاوەدا دەنێن کە ئیمانی بە پێغەمبەر هێناوە صلی الله علیه وسلم. کاتێک کە دەستکەوتەکەی بۆ دەبن غەنیمەتەکەی بۆ دەبن پرسیار دەکات دەڵێ ئەوە چییە؟ دەڵێن ئەوە غەنیمەتێکە لەو جەنگەیە کە دەستمان کەوتووە بەشی تۆشمان هێناوە ئەوە بەشی تۆیە. دەفەرمێ بەشەکەی هەڵدەگرێت و دەچێت لە لای پێغەمبەردای دەنێ صلی الله علیه وسلم. دەفەرمێ پێغەمبەری خوا من بۆ ئەوە شوێنت نەکەوتوم. دەفەرمێ دی بۆچی؟ ئاماژە بە گردنی دەکات. دەفەرمێ بۆ ئەوە شوێنت کەوتوم کە تیرێک لە گردنم بدرێت شەهید بم لە پێناوی خوای پەروەردگار و بچمە بەهەشتەوە. سبحان الله ئەو پیاوە ڕاستە ئەو ماڵە ناوێت بۆ پێغەمبەری دەباتەوە دەفەرمێ بۆ شەهادەت شوێنت کەوتوم. جا پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەگەر ئەو کەسە ڕاست کات خوای پەروەردگاریش ڕاست لەگەڵی دەکات و ڕاستی بۆ دێنێت لە ئەنجامی ئەوەدا کە ئەو کەسە ڕاست دەکات. کاتێک کە دەست دەکەنەوە بە جەنگ ئەو پیاوە لەو جەنگەیەدا کە جەنگی دواتر ڕوودەدات و دەست دەکەنەوە بە جەنگکردن لەگەڵ بێباوەڕاندا ئەو پیاوە شەهید دەبێت. دواتر پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە تەرمەکەی دەبینێت پرسیار دەکات دەفەرمێ ئەو پیاوەیە کە گوتی بۆ ئەوە شوێنت کەوتوم کە شەهید بووم و تیرێک لە گەردەنم بدرێ؟ گوتیان بەڵێ پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم. جا پێغەمبەر فەرمووی صدق الله فصدقه. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەو پیاوە ڕاستی کرد خوای پەروەردگاریش ڕاستی بۆ هێنا و لەگەڵیدا ڕاستی کرد. لە ئەنجامی ئەوەدا کە ئینسانێکی ڕاست بوو بەڕاستی شوێنی پێغەمبەر کەوت صلی الله علیه وسلم خوای پەروەردگاریش لەگەڵی ڕاستی کرد تووشی شەهادەت بوو و شەهادەتی بە قسمەت بوو ئەو کەسەش کە شەهیدە لە ناو ناز و نیعمەت و بەهەشتی خوای پەروەردگاردا بەڕاستی پلەی زۆر بەرزە. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە تەرمەکەیان دەناشت پێغەمبەر فەرمووی اللهم هذا عبدك ئەی خوای پەروەردگار ئەوە یەکێکە لە بەندەکانی تۆ ئەو بەندەیەت مهاجیر بوو کۆچی کرد لە پێناوی تۆدا. دەفەرمێ کاتێک کە دەیان ناشت پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم لە پێناوی تۆدا شەهید بوو ئەمن شاهیدم لەسەر ئەوە کە ئەو پیاوە ڕاستی کرد و شەهید بووە لە پێناوی تۆدا. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو شایەتی بۆ دەدات لە ئەنجامی ئەوەدا کە ئەو پیاوە بەڕاستی شوێنی پێغەمبەری خوا دەکەوێت صلی الله علیه وسلم. ئەوە سەرنجامەکەیەتی کە خوای پەروەردگاری شەهادەتی دەکاتە قسمەت. کەواتە ئەو کەسانەی کە ڕاستن ڕاستگۆن سەرفرازن خوای پەروەردگاریش پاداشتی ئەو ڕاستییان دەداتەوە بەوەی کە دەیان باتە بەهەشت و نەتیجە و سەرئەنجامی ڕاستیەکەیان سەرفرازی دنیا و قیامەتیانە. چەند جۆرێکی ڕاستیمان هەیە کە جۆرەکانی ڕاستی پێدەڵێن. یەکەمیان ئەوەیە کە ئینسان زمانی ڕاست بێت واتە ئینسانێکی ڕاستگۆ بێت لە قسە و بەڵێنیدا لە وەعدیدا لە هەر قسەیە کە دەیکا ئینسانێکی ڕاست بێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم اضمنوا لي ستا من انفسكم اضمن لكم الجنة. پێغەمبەر فەرمووی ئێوە زەمانەتی شەشتم بۆ بکەن ئەمن زەمانەتی بەهەشتان بۆ دەکەم. یەکێک لەوانە پێغەمبەر فەرمووی ئوستقوا إذا حدثتم کاتی قسەتان کە ڕاستگۆ بن ئەوە زەمانەتی بەهەشتە. هەر کەسێک ڕاستگۆ بێت پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەمن زەمانەتی بەهەشت بۆ ئەو کەسە دەکەم. ئەو کەسەی کە زمانی دەپارێزێت لە هەر قسەیەکی ناڕاست ئەو کەسە زەمانەتی بەهەشتی بۆ هەیە کەواتە ئەوانە بەڕاستی بەختەوەرن.
یەکێک لە جۆرەکانی ڕاستی ئەوەیە ئینسان زمانی ڕاست بێت. دووهەمیان ئەوەیە ئینسان لە نیەت و ئیرادەدا ڕاست کات، وەکو ئەو پیاوەی کە ئیمانی بە پێغەمبەر هێنا صلی الله عليه وسلم و بەڕاستی شوێنی پێغەمبەر کەوت، خوای پەروەردگاری شەهیدی کردە قسمەت. ئەوە ئینسان کە لە نیەت و ئیرادەیدا ڕاست بوو، یەکێکی دیکە لە جۆرەکانی ڕاستی ئەوەیە ئینسان لە نیەت و ئیرادەیدا ڕاست بێت. ئەنجا سێم لە جۆرەکانی ڕاستی ئەوەیە ئینسان لە کار و کردەوەیدا ڕازگۆ بێت، هەر کارێک کە دەیکات مەبەستی ڕەزامەندی خوای گەورە بێت و لە کارەکانیدا ئینسانێکی ڕاست و ئینسانێکی ڕازگۆ بێت. ئینسان لە دینداریدا ڕاست بێت، لەسەر بەرنامەیەکی ڕاست بێت. ئەنجا بەڕاستی جۆرێکی دیکەی ڕاستی ئەوەیە کە ئینسان لەگەڵ خۆیدا ڕاست کات، ئەوەی کە قەنەعاتی پێی هەیە شوێن ئەوە بکەوێت و ئەوە بڵێت. جاری وا هەیە چەندین کەس دەبینین شتێک دەڵێت بۆ خۆی قەنەعاتی پێی نییە، بەڵام لە پێناوی بەرژەوەندیەکدا دەیڵێت، ئەوە لەگەڵ خۆیدا ڕاست ناکات. جاری وا هەیە شوێن شتێک دەکەوێت دەڵێ بەخوا قەنەعاتم پێی نییە، بەڵام هەر بۆ بەرژەوەندی دنیاە. ئینسان لەگەڵ خۆیدا ڕاست بێت، ئەوەی کە قەنەعاتی پێیە لەسەر ئەوە بێت و ئەوە بڵێت، ئەوەش جۆرێکی دیکەی ڕاستیە. ئەنجا ئینسان لە مامەڵەی لەگەڵ خەڵکدا ڕاست بێت، لەگەڵ خوای پەروەردگاردا ڕاست بێت و لەگەڵ خەڵکیشدا بەگشتیدا ڕاست بێت و لەگەڵ ڕاستانیشدا بێت. خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقین. ئەو کەسانێک کە ئیماندارن خۆتان بە ئیماندار دەزانن، تەقوادار بن، تەقواتان هەبێت، پارێز بکەن لە شکاندنی سنوورەکانی خوای گەورە. ئەنجا وكونوا مع الصادقین، لەگەڵ ڕاستانیشدا بن، لەگەڵ ڕاستان بە ڕێگایەدا بڕۆن. کێن ئەو کەسانێک کە ڕاستن؟ ئەو کەسانن کە لەسەر بەرنامەیەکی ڕاستن، لەسەر دینێکی و بەرنامەیەکی ڕاستن کە بەرنامەی ئیسلامە، و دوای خوار ڕێگای خوار و دوای غەیری بەرنامەی ئیسلام ناکەون. واتە ئەی ئیمانداران لەگەڵ ئەو کەسانەدا بن بە هەموو ئەو جۆرانە. ئەگەر ئینسان ئاوا بوو پێی دەگوترێت کەسێکی صدیق، کەسێکی ڕاست، و هەروەها کەسێکی ڕازگۆ. جا هەر کەسێک وا بێت بەڕاستی ئەو کەسە سەرفرازی دنیا و قیامەتە. ئەو کەسەی کە ڕاست بێ لەگەڵ خۆیدا، لەگەڵ خوای پەروەردگاردا، لەگەڵ خەڵکدا بەگشتی لە قسەکانیدا ڕاست بێت، لەسەر بەرنامەیەکی ڕاست بێت، لەگەڵ ڕاستاندا بێ، ئەو کەسانە کەسانێکن کە سەرفراز و عاقبەت خێری دنیا و قیامەتن. ئەوانە سەرفرازن کە کەسانێکی ڕاستن. ئەنجا ئەو ڕاستیە زۆر سوودی بۆ ئینسان هەن، زۆر سوودی بۆ ئینسان هەن لە دنیا و لە قیامەتدا. لە دنیادا هەر کەسێک ڕاست و ڕاستگۆ بێت، ئەو کەسە لە لای خوای گەورە ناوی تۆمار دەکرێت لە ڕیزی ئەو کەسانەدا کە ڕاستن، کە ڕاستگۆن. چەند خۆشە ئینسان لە لای خوای گەورە ناوی لە ڕیزی ئەو کەسانە بێت، لە کتاب و دەفتەری ئەو کەسانەدا بێت کە ڕاستن، کە ڕاستگۆن، لە لای خوای گەورە ناوت دەنووسرێت. بۆچی؟ چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت وما يزال الرجل يصدق ويتحرى الصدق حتى يكتب عند الله صديقا. ئینسان کاتێک بەردەوام ڕاستی دەڵێت، کاتێک بەردەوام لەسەر ڕێگای ڕاستە، کاتێک ئینسان بەردەوام بە دوای ڕاستیەوەیە، ئینسانێکی ڕاستە، ئەنجا لە ڕاستی دەکۆڵێتەوە و بە دوای ڕاستی دەکەوێت، بەردەوام ڕاستی دەڵێ. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسە ناوی لە لای خوای گەورە لە ڕیزی کەسانی ڕاست و ڕاستگۆ تۆمار دەکرێت. ئەوە بەرهەمی ڕاستیە. چەند خۆشە ئینسان لە لای خوای گەورە ناوی لە کتابی ڕاستاندا بێت. ئەنجا دووهەم لە بەرهەمی ڕاستی ئەوەیە ڕاستی لە کڕین و فرۆشتندا بەرەکەت دەخاتە کڕین و فرۆشتن و معاملەوە. هەر کەسێک لە معاملەدا ڕاست بێت، ئەو کڕین و فرۆشتن و معاملەی بەرەکەتی تێدەکەوێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم البيعان بالخيار ما لم يتفرقا. مادام ئینسان لە کڕین و فرۆشتنێکدا لە یەک جیانە بۆتەوە، لە یەک مەجلیسدای ئینسان بۆی هەیە پەشیمان ببێتەوە. فإن صدقا وبينا بورك لهما في بيعهما. ئینسان ئەگەر ڕاست بوو لە معاملە و کڕین و فرۆشتندا، ئەگەر عیب و عارێک لە کڕین و فرۆشتنەکەدا هەبوو باسی بکات، نەیشارێتەوە، بەڕاستی معاملە و کڕین و فرۆشتن بکات، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کڕین و فرۆشتن و معاملەیە هی ئەو دوو کەسە خوای گەورە بەرەکەتی تێدەخات. بەڵام ئەگەر ڕاستی تێدا نەبوو، بەڕاستی بەرەکەتی تێدا نامێنێت، کەواتە ڕاستی بەرەکەت دەکاتە ناو کڕین و فرۆشتنەوە. ئەنجا بەڕاستی هەر کەسێک هەر شتێک بکات بەڕاستی،
و داوای هەر شتێک بکە بەڕاستی خوای پەروەردگار پێی دەدات. تەنانەت ئینسان بەڕاستی لە دڵەوە داوای شەهادەت کات ئەگەر لەسەر جێگای خۆشی لە ماڵەوە بمرێت خوای پەروەردگار دەیگەێنێ بە پلەی کەسانی کە شەهید دەبن لە پێناوی خوای گەورەدا. خوای گەورە بە پلەی شەهادەتی دەگەێنێت. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من سأل الله الشهادة بصدق هەر کەسێک داوای شەهادەت کە دوعا بکە و داوا بکە بڵێ خوای گەورە شەهادەتم بکەی قسمەت بەڵام لە دڵەوە بەڕاستی داوا بکات بەبەستی ڕەزامەندی خوای گەورە بێت بە ئیخلاصیەتەوە بەڕاستی داوای صدق کات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بلغه الله منازل الشهداء وإن مات على فراشه بلغه الله منازل الشهداء. خوای پەروەردگار دەیگەێنێ بە منزڵ و شوێن و پلە و پایەی شەهید ئەگەر ئەو کەسە لەسەر جێگای خۆشی لە ماڵەوە بمرێت بەڵام مادام لە دڵەوە داوای شەهادەت دەکات بەڕاستی داوای دەکات خوای پەروەردگاریش پاداشتی دەداتەوە بۆی کە دەیگەێنێت بە پلەی شەهادەت حتا وەلەو کە لە ماڵەکەی خۆشیدا بمرێت. ئەوە بەرهەمی ڕاستیە کە ئینسان ڕاست بێت لە دنیادا. بەڵێ ئەوە بەرهەمی ڕاستی و ڕاستگۆیی بوو لە دنیادا. ئەدی لە قیامەتدا بەرهەمی ڕاستی و ڕاستگۆیی چییە؟ ئەوەیە کە خوای پەروەردگار بۆمان باز دەکات دەفەرمێت قال الله هذا يوم ينفع الصادقين صدقهم. خوای گەورە لەو ڕۆژەدا دەفەرمێت ئەو ڕۆژەیە کە ئەوانەی کە ڕاست بوون ئەوانەی کە لە دینداریاندا لەگەڵ خوای گەورە و لەگەڵ خەڵکدا بەگشتی ڕاست بوون لە کارەکان و نیەتەکانیاندا ڕاست بوون ئەو ڕاستیە سوودیان پێدەگەێنێت و بەرهەمەکەی وەردەگرنەوە. بەرهەمەکەی چییە؟ لەهم جەنات تەجری من تحتها الأنهار بەهەشتێکە کە ڕووبار بەژێر کۆشکەکانیدا دەڕوات خالیدینە فیها ئەبەدا هەتای ئینسان لەناو ئەو ناز و نیعمەت و بەهەشتەدا دەمێنێتەوە. ئەنجا رضي الله عنهم ورضوا عنه. ئەخوای پەروەردگار لێیان ڕازیە لەو کەسانەی کە ڕاست بوون لەو کەسانەی کە ڕاستن خوای گەورە لێیان ڕازیە ئەوانیش لە خوای پەروەردگاری خۆیان ڕازین. خوای گەورە دەفەرمێ ذلك الفوز العظیم. بەڕاستی ئەوە سەرفرازیەکی زۆر گەورەیە ئەوە بردنەوەیەکی زۆر گەورەیە ئەوە سەرفرازیەکی زۆر گەورەیە کە ئەوڕۆ ئینسان پاداشت و بەرهەمی ڕاستیەکەی وەردەگرێتەوە لە ڕۆژی قیامەتدا ئەو ڕاستیە بە کەڵکی دێت. لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە بۆمان بەرهەم و پاداشتی ڕاستان باز دەکات دەفەرمێ إن المسلمين والمسلمات والمؤمنات والمؤمنين والمؤمنات. بەڕاستی ئەو کەسانەی کە مسلمانن ئیماندارن لە پیاوان و لە ئافرەتان والقانتين والقانتات ئەنجا والصادقين والصادقات ئەو کەسانەی کە ملکەچی خوای پەروەردگارن و ئەو کەسانەی کە ڕاست و ڕاستگۆن لە پیاوان و لە ئافرەتان دەفەرمێ بەرهەمەکە و پاداشتەکەیان چییە؟ پاداشتی ئەو ڕاستیەیان أعد الله لهم مغفرة وأجرا عظيما. خوای پەروەردگار چی بۆ ئامادەکردوون؟ لێخۆشبوونی خۆی و هەروەها پاداشتێکی زۆر گەورەی بۆ ئەو کەسانە ئامادە کردووە کە ڕاستن و هەروەها کە ڕاستگۆن. ئەنجا لە فەرمایشتێکی صحیحدا پێغەمبەر دەفەرمێ عليكم بالصدق فإن الصدق يهدي إلى البر وإن البر يهدي إلى الجنة. پێغەمبەر ئامۆژگاریمان دەکا بەڕاستی و بەڕاستگۆیی. ئەنجا ئەو ڕاستیە ئینسان بەرەو چاکە دەبات چاکەش ئینسان بەرەو بەهەشت دەبات. کەواتە بەرهەمی ڕاستی لە قیامەتێدا بەهەشتی خوای پەروەردگارە و سەرفرازی و عاقیبەت خێریە بۆ ئەو کەسەی کە لە دنیادا ڕاستە و هەروەها کە ئینسانێکی ڕاستگۆیە. بۆیە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕاستی و بەڕاستگۆیی شوێن پێغەمبەر دەکەوتن خوای پەروەردگاریش بەهەشتی کردە قسمەتیان. یەکێک لەوانە ئەوەیە کە عومەیر کاتێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جەنگی بەدرە پێغەمبەر باسی ئەوە دەکا کە زووکەن پەلە بکەن هەڵسن بۆ بەهەشتێک کە پانیەکەی بەقەد ئەرز و ئاسمانە. ئەو هاوڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر سەری سوور دەمێنێ بەهەشتێک پانیەکەی بەقەد ئەرز و ئاسمانە دەفەرمێ دوعا دەکات دەفەرمێ دەڵێ ئەی پێغەمبەری خوای داوا بکە من یەکێک بم لەو کەسانە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم تۆ یەکێکی لەو کەسانەی کە بەهەشتین. لەو کاتەدا چەند دەنکە خوڕمایەکی بەدەستەوە دەبێت دەنکە خوڕمایەکان فڕە دەدات دەڵێ ئەگەر ئەوانە خۆیان پێوە سەرقاڵکەم بەڕاستی تەمەنم درێژ دەبێتەوە لە دنیادا بەڕاستی دوا دەکەوم لە بەهەشت خێرا دەچێتە ناو جەنگەکە دوایی شەهید دەبێت و خوای پەروەردگار شەهیدی دەکاتە قسمەتی. ئەو کەسەی کە بەڕاستی داوای بەهەشت دەکات داوای شەهادەت دەکات خوای پەروەردگاریش ئاوا بە بەهەشت
و پاداشتی دەداتەوە و بەرهەمەکەی وەردەگرێتەوە کە بریتە لە بەهەشتی خودای پەروەردگار. بەڵێ سیدق ئەوەیە کە ئینسان بەڕاستی شوێن بەرنامەی خوای پەروەردگار کەوێت، لە نیەتیدا ڕاست بێت، زمانی ڕاست بێت، هەڵوێستەکانی ڕاست بێت، لەگەڵ خوای پەروەردگاردا ڕاست بێت، ئەنجا لەگەڵ خەڵکیشدا ڕاست بێت. هەر کەسێک ئاوا بێت پاداشتەکەی لە دنیادا ئەوەیە کە ناوی لە ڕیزی ڕاستان تۆمار دەکرێت، پاداشتەکەی ئەوەیە کە ئینسان هەر کارێک بکات بەرەکەتی تێدەکەوێت. ئەنجا لە قیامەتیشدا پاداشت و بەرهەمەکەی ئەوەیە کە خوای گەورە بەهەشتی پێعەتا دەکات. خوای پەروەردگار لەو کەسە ڕازی دەبێت و دەیخاتە ناو بەهەشتێک، ناو بەختەوەریەک کە ئینسان هەتایی لە ناو ئەو ناز و نیعمەت و بەختەوەریەدا دەمێنێتەوە. کەواتە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتەش ئەوەمان پێ دەڵێت بەڕاستی یەکێک لەو کەسانەی کە سەرفراز دەبن لە دنیادا بەختەوەر دەبن، لە قیامەتیشدا سەرفراز دەبن، ئەو کەسانن کە ڕاستن، ئەو کەسانن کە ڕاستگۆن، ئەو کەسانن کە بەڕاستی شوێن بەرنامەی خوای پەروەردگار دەکەون، ئەو کەسانن کە دڵیان ڕاستە، کردەوەکانیان ڕاستە، لەگەڵ ڕاستاندان هەڵوێستەکانیان ڕاستە، ئەنجا لە هەموو کارەکانیاندا ڕاستن، ئەو کەسانە سەرفرازن، خوای پەروەردگار بەهەشتیان پێعەتا دەکات. ئەگەر ئێمەش بمانەوێ سەرفراز بین، ئەگەر ئێمەش بمانەوێ ناز و نیعمەتەکانی بەهەشتمان ببێتە قسمەت، دەبێ بەڕاستی ڕاست بین و بە شوێنی ڕاستاندا بڕۆین و سیفەتی ئەو کەسانە لە خۆماندا بینینەدی کە سەرفرازن و کە ڕاستن. ئەو جا ئینسان بەڕاستی هەم لە دنیادا بەختەوەر دەبێت، هەم لە قیامەتیشدا کەسێکی سەرفراز دەبێت. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی ئێمەش بگێڕێت لەو کەسانەی کە ڕاستن و کە ڕاستگۆن و لەو کەسانەی کە لە قیامەتدا سەرفراز دەبن. خوای پەروەردگار ناومان تۆمارکەی لە ڕیزی ئەو کەسانەدا کە ڕاستن و لە ڕیزی ئەو کەسانە بین، لەو کەسانە بین کە کەسانی عاقبەت خێر و سەرفراز دەبن. خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی بمان ژێنێت لەسەر ئەو دینە پیرۆزە، بمان مرێنێت لەسەر ئەو دینە پیرۆزە، لە ڕۆژی قیامەتێدا سەرفراز و عاقبەت خێرمان کات لە بەهەشت و پڕناز و نیعمەتی خۆیدا لەگەڵ پێغەمبەران و لەگەڵ پیاوچاکان و شەهیداندا کۆمان کاتەوە. آمین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.